کۆمەڵێک پاڵەوانی فیلم کارتۆنن کە لە تەلەڤیزیۆن هاتوونەتە دەرەوە و لە پێشانگایەکدا نمایش دەکران. ئەم وێنانە بەدەستەکانی ئەم کچە کێشراون. ئەنووک مەلای 14 ساڵ لە باوکێکی کورد و دایکێکی ئیسپانی هاتۆتە دنیا لەگەڵ ئەوەی لە وڵاتی دایکی چەندان پێشەنگەی کردوێتەوە، بەڵام نەیویستووە وڵاتی باوکی فەرامۆش بکات. لەو سەفەرەمان بۆ هەولێر بە هەلم زانی پێشانگایەک لێرە بکەمەوە. ئارەزوومە زۆرترین کەس وێنەکانم ببینن و بە دڵیان بێ. بەشی زۆری کەسایەتیە کارتۆنیەکان خەمبارن. هەنووک دەڵێ ئەوان بۆیە خەمبارن چونکە لە ژیانی خۆمەوە نزیکم. ڕاستە بەشی زۆری ئەو کەسایەتیانە غەمبارن چونکە لە ژیانی خۆمەوە نزیکن و ویستومە ئەوە بکێشم کە بڕوان پێیەتی. باوکی ئەنووکە لەناو کووردا نووسەر و وەرگێڕێکی بەناوبانگە. ئەو لەگەڵ ئەوەی ئەزمموی ناخۆشی لە ژیاندا تێپەڕ کردووە، بەڵام دەیەوێت کچەکەی بەختەوەر بکات. من لە تەمەنی 6 ساڵی لە 1963 ماڵمان لە گوندی زەردەگ بوو. حرس قەومیەکان هێرشیان هێنا و خانووەکەمیان سوتاند و خانووی باوکم بابڵێن. باوکمیان برد بۆ حەبسخانە. ئیتر وا بزانم ژیانی من شتێک نمونەیی نییە، بەڵکو ژیانی بەشێکی زۆری خەڵکی کوردستان وا بووە. بەڵام من دەتوانم بڵێم خۆشبەختانە زوو کوردستانم بەجێهێشت. لە 1970 چوومە دەرێ و ئێستا 2 مناڵم هەیە. دەمەوێ بە هیچ شێوەیەک ئەو ناخۆشیانی کە من بینی و من لە ژیانی ئەوانە دووبارە نەبێت. ئیمای کارەکانی ئەنووک لە دنیای منداڵانی یابانی وەرگیراون. پێشانگەکە ناوی ڕۆژ ئاوا لە نێوان کوردستان و یابانە. خۆ ئەگەر تاوەکو ئێستا هیچ شتێک ئەم هەرێم و وڵاتی بەیەکەوە نەبەست بێتەوە، هونەرەکەی ئەنووک بەیەکەوەی گرێداون. نارێن ڕۆستەم دەنگی ئەمریکا، هەولێر.